سڵاوتان لێ بێ گەڕامەوە وڵاتان ئەم جاریان باسی کۆمەڵی وردەکاری تایبەت بە تۆتاڵان کرۆزەری 2022 دەکەین. دەمەوێت پێتان بڵم لەگەڵ مابن لە کۆتایی ڤیدیۆکەماندا تێست درایڤی تۆتاڵان کرۆزەری 2022 دەکەین. ئێستاش کاک ئەرسەلان بەڕێوەبەری بەشی فرۆشتن لە گیان مۆتۆرس لەگەڵمانە باسی کۆمەڵێک تایبەتمەندی نوێمان بۆ دەکات لەسەر تۆتاڵان کرۆزەری 2022. سڵاو کاک ئەرسەلان. سڵاو خاتو هاوژێن. زۆر سپاس. سپاس بژی. ئێستاش چەند تایبەتمەندێکی لانگرۆزەر نوێتان پێدەناسێنم کە مۆدیلی 2022 جیاوازیە لەگەڵ مۆدلەکانی پێشتر لە بەش پێش ئۆتۆمبیلەکەەوە دەست پێ دەکەین، لایتەکانی جیایە لەگەڵ مۆدلەکانی تر و بەشی خوارەوەی سپۆیلەرەکانیش بە کڕۆمدا پۆشراوە و زیاتر مواصفاتی تر کە زیادی کردوێتی بە 4 کامێرا، لە مۆدلەکانی تر 1 کامێرا بوو. ئێستاش زانێرش نوێتان بۆ ڕوون دەکەمەوە، ئەویشان گۆڕنی قەبارەی دیسکەکانی پێشەوە لە 17 ئینجەوە بۆ 18 ئینج. ئەمەشیان مەرجی سەلامەتی ئۆتۆمبیلەکە و شۆفێر و سەرنشینەکانی ناو ئۆتۆمبیلەکە زیاد دەکات. ئێستاش بێکەوە تێستێک بۆ ئۆتۆمبیلەکە دەکەین. با بڕۆین. کاک ئەرسەلان، ئێستا ئەمانەوێت باسی کۆمەڵێک تایبەتمەندی ناو ئۆتۆمبیلەکەمان بۆ بکەیت. بێگومان یەک لەو تایبەتمەندیانەی کە بۆی زیاد کردووە لە مۆدل 2022 هێد ئەپ دیسپلەی، پێشاندانی زانیاری بە جامی پێشەوەی شۆفێر. ئەمەشیان بۆەوەی شۆفێر سیر پێش خۆی بکە بە وریای ئۆتۆمبیلەکەی لێ بخڕێت. زۆر باشە. و هەروە دانان سیستەمی ساردی گەرمی بۆ سەرنشینەکانی پێشەوە و دواوە. یەک لەوانە ساردی بۆ سەرنشینەکانی پێشەوە و دواوە و سیستەمی گەرمکەرەوە بۆ سەرنشینەکانی پێشەوە. و هەروە یەکەچتر لە تایبەتمەندیەکانی کە بۆی زیاد کردووە ئەمیشان گۆڕنی سیستەمی برێکەکەیە لە دەستیەوە بۆ کارەبایی. قەبارەی شاشکەی پێشەوەشی گۆڕیەوە بۆ 12.3 ئینچ. و مواصفاتێکتری بۆ شاشکە زیاد کردووە، ئەمیشان دانانی سیستەمی کارپلەی بۆ ئەندروید و بۆ iOS. لە کۆتاییدا دەمەوێت دوو تایبەتمەندی تر باسکەم. یەک لەوانە کردنەوەی سندوقی دوا بەبێ دەست لێدان، دووەمیان کورسی سێم بۆ بە کارەبایی. بەڕێزان، هیوادارم سوتان بینی بێت لە زانیاریەکانمان. تا ڤیدیۆیەکی تر لە گیان مۆتۆرسەوە خۆتان لەگەڵ کاتێکی شاد.